بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله محمد وعلى آله وأصحابه أجمعين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا ما علمتنا. اللهم اجعل القرآن العظيم ربيع قلوبنا ونور أبصارنا وجلاء همومنا وأحزاننا يا رب العالمين. خوشويستان وبريزان دقينا واني ششمين لخزمة سورة نور بر نور لا آية جمالا بستو سي دس بيدكين حتى آية بستو نو لو شش آية بيروزدا كخواي يورا سبحانه وتعالى لا آية دواني بيشو باسي حكمي تومد بار كدني جن للان بياوا وداكوشي كدني جن لمافو كساياتي خوي كبيدة وتر حكمي ليعان و خواي يورا باسي أو براءته باشيتي دايك من خاتو عائشة كت لو تسن آتاني دادي أو كسيكوا بختان بلاو دكاتو بآفرتي بآقاي إيمانداري داوين باك بختاني بيدا دكا دبي تسقناحو تاوانك چي هر بقرتبي تنقناحو تاوان باربي أو كسا وهو كاركاني خو باريزي خواي يورا لدنيا ولدوار روج دبي أو كسا سزاو تاواني تنقوربي وهو كاركاني خو باريزي لو شوينو كاراني كدبيته هوي تومد باربوني إنسان يعني إنسان لوي كوا قماني خرابت بينبان بيويست إنسان خوي بباريزي لوي هو كاركاني خو باريزي تيا يقلوان الزواجة جري هيناني آفرتي تاك وهلو هيكش اللي هو كاركان كاتك دتي مال هر مالك اگر مالي خوش دبو لدرقاب دا با إذن دليب مولاتت بيبدن أو زبروجوري اگر قوتان ريقام نيا بيجوروا برق الروا او هو كاراني كإنسان كسايتي دا باريزري توشي بدقوماني خلق نابيتا بلا ماناي وشكان يرمون واتا تومد بختانيا بوهل دبستن المحصنات آفرتاني ميرد كردو واتا آفتاني كوا أو آفرتاني كوا شو يعني كرديا الغافلات بآقال داوين بيسي يوفيهم الله خواهي قورة بتواوي ببيك مكري باداشتان داتو دينهم الحق باداشتي آين بروري راستقينيان داتوا دينهم الحق يعني ملكزبوني تواويا لبو ديني خواهي قورة الخبيثات للخبيثين آفرتاني داوين بيس بو بياواني داوين بيس قنزاوا والخبيثون للخبيثات وبياواني داوين بيس شايستي اوان آفرتي هاوشوي خويان بينا والطيبات للطيبين آفرتاني داوين باك بو بياواني داوين باك باشا والطيبون للطيبات وبياواني داوين باك بو شايستي آفرتاني داوين باك مبرؤون بتوانا لتومة داوين بيسي تستأنسوا تأقداريان بكن لكاتي سرداني يؤذن لكم مولتان ددن أزكى لكم بو إيوة تاكترو باشترا غير مسكونة آودان نية خلشي تيدانية خانوشي يعني مالي تيدان بي متاع لكم كلوبلي خوتاني تيدابي بل أوا ماني وشكام وإسدين السر ليك دانوي آتكان بقشتيو با تيقراي خواهي يقول سبحانه وتعالى باسي أو كسانة دكا تاوانيان قناحيان سبارد بوي كبختان بخلشي دكان لخوانا ترسين وكساني كان كساتي خلق لك دار دكان دفرمي إن الذين يرمون المحصنات الغافلات المؤمنات دفرمي أواني كوا يرمون كوا بختان دكان كلمة بزانة تنزو عن مصطلح القرآن خواهي يقول بالرمي داينا رميتيا جاري ويا كابرا قنبليك داويته ولاته شي تفرتو دايدكا يك ولات ويران دبيتن جاري كابرا برده شي ليك شي دغري بردك سريد الشينت ونيا بلام او برديك سريد الشيني رنقه حفتك دروش برينك بي ودبي دبتقت ماغو اسواري شي نامينيتن بلام قسكردن يعني بريني زمان زو زحمته قد سبحان الله صار رجنابيتن جاري وايا كابرا بختان با كسك دكا بيك كلمة قصا زلامك دا كجري آفرتك طلاق دتري آفرتك دا كجري يعني سبحان الله يكمل من دار يتيو دكون كابراك بيجن دبينيتوا
یان کابراایك سەری بە فەتارت دەچی لێ ئەو قسەی کە ئەتو دەیهاوێ ئەو ڕەمی بەڕاستی بالفعل يعني والله لە تۆپ و تیارە زۆر خەتەرترە لێ زمان زۆر موسیبەتێکی گەورەیە بەڕاستی ئەوەی کە دەکرێت زوبانە لێیە ڕۆدەشیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کاریگەری و خراپی زوبانی کرد معاذی کوڕی جەبەل فەرمووی یا رسول الله وهل نؤاخذ بما بألسنتنا ئایا ئێمە خوای گەورە بەو قسانەی کە دەیکەین تووشی گوناح دەبین لێ پرسینەوەمان لەسەیە پێغەمبەر فەرمووی ثەکیلەتوکە ئومک داکت سینگە کوتێت لە بۆ بکە یان داکت جەرجی پێت بسووتێ وهل يؤاخذ الناس إلا بحصائد ألسنتهم ئایا خەڵک تووشی گوناح نابن هەر بەهۆی ئەوەی نییە خەڵک تووشی گوناح دەبن بەهۆی ئەو قسانانەی کە دەیکەن ئەوە نیە بەرهەمەکەیان بەرهەمی ئەو قسانەی کە دەیکەن کە بیری لێ ناکاتەوە نازانی چەندی حەقە و چەندی ناحەقە چەندی ڕاستە و چەندی ناڕاستە هەر قسەی و پێدا دەدا بەوەی پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم لە فەرموویش لە ڕیوایەتێکە دەفەرموویە ئایا خەڵک لەسەر ڕوو ڕاناچێشرن بەرەو جەهەنەم کە دەیانخەنە ناو جەهەنەمێ ئیلا بەهۆی قسەکانیانەوە بەهۆی زمانیان نەبێ سبحان الله زمان ئەوەندە موسیبەتە لێیە ئینسان دەبی زۆر ئاگادار بی لێیە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم من ضمن لي ما بين فكيه وما بين فخذيه أضمن له الجنة هەر کەسێک ئەو زمانی نێوان هەردوو شەوی لاچی و ئەو پارچە گۆشتەی نێوان ڕانەکانی بپارێزی کە دامینیتی ئەضمن له الجنة ئەمن زەمانەتی بەهەشت ئەو ئینسانی دەکەم لێیە بەڕاستی زمان زۆر کاریگەری هەیە بە چاکە دەتانی بەهەشتی پێ بکڕی بە خراپەش بەڕاستی جەهەنەمی مسۆگەر دەکەی لۆ خۆت لێیە لێرە خوای گەورە ئین الذین یەڕمون ئەوانەی کەوا بوختان دەکەن بەچێ بەو المحسنات بەو ئافرەتانەی کەوا خاوەن پیاون ئەگەر ئافرەتە کچبی ڕێی تێدەچی بەڵام ئافرەتێک کە میردی هەیە دەبێت زۆر بە دووربی لە کاری بەدڕەوشتی ئەوە یەک دووەمیشت کاکە ئەو کەسێک کە بوختان بە ئافرەتێک دەکا کە میردی هەیە ئەو ئافرەتە لە میردی جاروی تەلاق دەدرێت عائلەک هەڵدەوەشێتەوە جاری وایە ئەو ئافرەتەی کۆمەڵە منداڵی هەیە ئەو منداڵانە پەراگەندە و یەتیم دەبن لێ ئەو کەسەی کەوا دەچی بوختان بە ئافرەتێکی خاوەن پیاو دەکا تاوانی زۆر گەورەیە جگە لەوەش ئینجا خوای گەورە وەصفی ئەو جۆرە ئافرەتانە دەکە الغافلات المحصنات الغافلات ئەو ئافرەتانی بێ ئاگان طبعا غافلە مەقسەدی پێچی غافلات غفل واتە بێ ئاگا یعنی بێ ئاگان لە هەموو کارێکی بەدڕەوشت دائما لێرەدا بزانە خوای گەورە کە دەفەرمێ الغافلات ڕەنگە ئافرەتە بی زۆر حساب لۆ کەسایەتی خۆی ناکە زۆر سەرەتی قانەی دەکا زۆر دێتە دەرێ لە پێش دەکەی دادەنیشی لەگە پیاوان مەسەلەن قسەی دەکا و تێکەرە زۆر دائما مەسەلەن لە هیچ شتێکی خۆی ناپارێزی جاروێ بەزانیانی بە عیلم و زانستەوەیە هەندێک جاروێ لەبەر بێعەقلی و نەزانی خۆیتی ئەو کردارانە دەکاتن لەوەی لێ بەڵام هەندێک ئافرەتێ نا ئەلغافیلات بێ ئاگان بە هیچ زۆر خۆشی دەپارێزی لەوەی تووشی بوختان و تۆمەتەک لەبیتن المؤمنات ئەو ئافرەتی ئیماندارە ئەوە معنە تێ غافی مؤمنات واتە ئافرەتێکە ئەوە نییە دلک و قەلبی بەدەرەوە بیتن خاوەنی حیجابە ئیماندارێکی تەواوە المؤمنات یعنی ئیماندارێکی ڕاستەقینەی تەواوە کە دەتاین بێنی ئەو سیفەتانە هەمووی لە چی دێتە پێش خاتو عایشە ئەو خاتو عایشە المحصنات پێغەمبەری خوا پیاوی بوو الغافلات زۆر بێ ئاگا بوو لێیە کاتێک یەکەم جار هەواڵەکە بە خاتو عایشە گەیشت سوبحان الله شۆک دەبی چۆن قسەی وا کرایە گوتی بەڵێ تو ئاگال لێ نییە کاتێک کە دایکی پێی دەڵێ یان ئەو ئافرێکە لەگەڵی دەچوە شەوەکە پێی دەڵێتن المؤمنات ئیماندارن باوەڕدارن زۆر لە خوا ترسن لەوەی کەوا کاری بەدڕەوشتی و شتی خراپ بکەن ئەو کەسانی بوختان بەو جۆرە ئافرەتانەدا دەکەن خوای گەورە دەفەرمێ لوعینوا فی الدنیا لعنەتیان لێ دەکرێت لە چێ في الدنيا لدنياي أو أنا مستحقي أو لعنتي عن لي بكري ليه ذاك دفرين لو عينه في الدنيا شيء لعنتي ليه ذاك يعني لا خوي ولا لا حفظ طبقي آسمان لعنتي لو زورك سكريا ده ما بس ليه رتيا عندك كسه سبحان الله خوي ولا بتساوي خلشي رزق قدري جاي تخواري بيغنبري خواد فرمي صلى الله عليه وسلم إذا أحب الله تعالى عبدا
ئەگەر خوای گەورە عەبدێکی خۆشویست نادا جوبریل بانجی جوبریل دەکات فيقول خواي قول دفرموه يا جبريل إني أحب فلانا فأحبه عمن فلانا كسب خوش دوي أتوش خوش دوي فيحبه جبريل خوش دوي إنزا جبريل دستناه همو ملائكتان آسمان يا أهل السماء أي ملائكتان خلشي آسمان إن الله يحب فلانا فأحبوه خواي قول فلانا كسي خوش دوي إيوش خوش تعمبوه حر همو خوشيان دوي هو أمري خواي إنجا بيغمبر دفرمي صلى الله عليه وسلم راستوخو أو إنسانا فيوضع له القبول لعردي هركسك سيري دكا لدورة خوشي ليه سبحان الله نقص لقا كديان نديتي تدنا ديناسي نمعامل لقا دي كديان نقصودة جي بيغا عندي يكوسر محبتك دروزبي أو قبوليك أخوالو يداني على آسمان ببيتسوانوش عينا خواي يقولك الرقي ليك جبتو بانجي جبريل لك ركم لفران دبتوا بملائكة كان دلي كلا أي أهل سما خوارجي لفران دبتو إيش رقتان لي بتوا أوز سبحان الله أو كسبب غوز دبيتا كس خوشينا سبحان الله حتى مش أيضا متساوي دكي دزاني كسشي لعنوا في الدنيا للدنيا كسشي منبوذة كسك لعنتي لكلا ولا ريزي شيطانا كذبتك باسيناك ولهم عذاب عظيم ولا روجي قيامته عذاب شي زور سختي هي خواي يقول لهم لا يكمان بباريزي إنزا خواي يقول دفرمي أو كساني أو تاوانا دكت أو عذاب بإيش وجان وقوريتي اللي بويان آمد كرايا خواي يقول له بمرون دكاتوا عذابي روجي قيامتي أويا يوم تشهد عليهم ألسنتهم وأيديهم وأرجلهم بما كانوا يعملون لروجي قيامتي بيغنبري خواه لفرموديك دفرمي خواي يقول عبدك كان ديني دلي بتشي ويك أمن محاسبة بكم دلي والله يا ربي خوايا رازي نيم هيت كسك شادي ملابو بدا إلا خودي خوم نبيتن خواي يقول دفرمي اليوم نختم على أفواههم لو روج دا خواي يقول ختمك بدوي أو إنسان دادا زمان ناميني سبحان الله ناطاني قصيبك وتكلمنا أدي شي قصدك شاهدي لسو إنسان دا وتكلمنا أيديهم وأرجلهم بما كانوا يكسبون زمان كاني دستو قاتيا هم شاهدي لسو إنسان دا أو إنسان لو روج دا دري دلين تدرين تبا لك دق بدبخد من فيكم أناضل أم لبيناين قوتا نسوتين أمن دفاع عم دكردو أنقوم دا بارز بلام أنقو شهادي لسمن دادا بزانا بو شوية كاتك أخواي يقول دفرمي أنطقنا الله الذي أنطق كل شيء كاتك إنسانا كان دلين باشا تون دست دقصا تون بيقصيكا خواي يقول دفرمي أو خواي كقادر توانا دارا همشتك بس بان بيني وبيني تقو أو خوايا أو أنداماني ليش إنسان ديني تقو قصد كانوا شاهدي لس إنسان ددن لو يوم تشهد عليهم ألسنتهم لروجي قيامته شاديان لسددن چه شادي لس أو إنسان دك بختانيا بخلشي داكر ديا زماني خويا زمانيان ليددن وأيديهم دستيان وأرجلهم قاتكانيان كرويشتينو جاسوسيان كديو بختانيان لو خلشي هنايا وبرديا بما كانوا يعملون بغوي أو كردا وخراباني كوا كذيتيان إن خواي يورد فرمي أو روجي قيامتا روجي أو تويا يومئذ لو رجدا يوفيهم الله دينهم الحق ويعلمون أن الله هو الحق المبين يومئذ لو روجي قيامتا يوفيهم الله دينهم الحق خواي يقول السزاي بحقه شياوي أوان بطواوي داتوا يوفيهم الله كلمة يوفي دائما بزانا إنسان كدبريتي بيدوتري دلن وفاتك توفاه الله وات بالتعاطي أو إنسان لسروي زي الرجل بتوا كسر كدبريتي لدي أصواري نامين سبحان الله طاو هيز نامين لويا يوفيهم الله خواي جوري بتواوترين شيوا باداش تسزان داتهم دينهم الحق مقصدي بي دينهم الحق دين ليرة بمعنى استي باداش مالك يوم الدين يشيك لمعنى كلمة الدين يعني باداش تسزا وات خواي يقول ماليشي روجي باداش تسزا بزانا لو حتى بقرت دلين تدين لديني نزيكا ونيا دك تحقق لبيني دوكس ونيا بارك لي ورد قد بيبي داتوا
ونیە پاداشتەکەی یعنی حەقەکەی لۆ کابرەی بجێڕتەوە لێرەش خوای گەورە بە تاوتری شێوە پاداشتەکانی ئەندەداتەوە بەڵام بە چ شێوەک دینەهم الحەق واتە بە پاداشتێکی تەواو ويعلمون أن الله هو الحق المبين وتيدقن أو كاتا لويان بدردكوي أن الله خواي هو الحق المبين خواي الراستو تواو وهيج شكو ما نقني لبوني خوا لولي خواي يقول باسي أويدكا وأن الله هو الحق المبين واتا أجر إنسان أو تيجيشني هبي لدنياه بختان بخلشي لك كرداري خلابتك لويان بدردكوي أو روج سختها يا خواهی گەورە بەو وردیە محاسبەیان دەکاتن ئەگەر لە دنیای ئەو فکریان بکرد بایەوە بوختانیان بە خەڵکیدانە دەکرد بوختان بە خات و عایشەدانە دەکرا بەڵام ئینسان غافلە لە خوا وەکو پێویست خوای ناناسی لۆیە تێگەیشتن لە خوا بابەتی عەقیدە و بیر و باوەڕ زۆر گرنگە ئینسان وەکو خۆی خوای بناسی ئینجا خوای گەورە دەفەرمێچێک لە هۆکارەکانی ئەوەی کە ئینسان خۆی بپارێزی لە تۆمەت و تۆمەتباری چییە بابەتی ئەوەیە کەوە زەواج کوبیتن هەر زەواجی ڕەهایی نا ئینسانی پاک پێویستە ئافرەتی پاک هەڵبژێریتن یعنی کوڕی چاک کوڕی ئافرەت کچێکی باش و چاک هەڵبژێری و ئەو ئافرەتەی داوێن پاک و بەدین و چاک و باشە یەکەشی هاوشێوەی خۆی بینی وە کەسانی خراپیش لۆیە دەکەونە داوی خراپەکاری چونکە ڕەچاوی چاچی باشی ئافرەتەکە یان ئافرەتەکە لەو پیاوەکە ناکات لۆیە لێرە خوای گەورە چەند جوان باز دەکات چ دەفەرمێ الخەبیثات للخەبیثین والخەبیثون للخەبیثات طبعا ئەو ئاەتە باسی دەکات الخەبیثات ئەو ئافرەتانەی داوێن پیسن یان ئەو ئافرەتانەی کەوا باش نین خراپن شایستەی چێن ئەو کەسانەی کەوا هاوشێوی خۆیان داوێن پیسن والخەبیثون ئەو پیاوانەی داوێن پیس و چاوی خۆیان ناپارێزن لە عەرز و ناموسی خەڵک شایستەی چێن چێ بینن باشە لە بۆوان گونجاوە للخەبیثات لە بۆ ئەو ئافرەتانی کەوە هاوشێوی خۆیان داوێن پیسن تەواو لێرە ئەو ئاەتە مەبەستی پێچیە الخەبیثات للخەبیثین دائما ئەو کەسانی کەوە ئافرەتەکە حسابی کەرامەت و شخصیەتی خۆی ناکە عەلاقە دادەنێ دائما چاوی لەسەر کوڕانە خۆی داناپۆشی بەڕێک و پێچی طبعا ئەوە چێە لە دوو ئەو کەسانە دەگەڕێ ئەو کەسێک کە عەزی لەو جۆرە ئافرەتەیە وانیا زۆر جاری وایە کابرا لە چێ لە دوو ئافرەت دەگەڕێ لە شوێنی خراپ دەرێ من ئافرەتەکەم دەوێتن بەڕاستی بەرچاوبی جوانبی حسابی دین و ئەخلاقی ناکە لۆیە الخەبیثات للخەبیثین ئەو جۆرە کەسە خراپانە چێیان بە قسمەت دەبیتن ئەو پیاوانە والخەبیثون للخەبیثات بە هەمان شێوە بەڵام بە پێچەوانەوە ئینسانی باش والطیبات للطیبین ئەو پیاوانی باش ئەو ئافرەتانی چاکن باشن کەلیمەی طیب لە زمانی عەرەبی سێ معنە لە خۆ هەردەگری باش چاک بەسوود چاک باش بەسوود طبعا حەلالیش کە دەگەکاتەکە ئەو سێشتە لە شتێکی دابی حەلالە والطيبات ئەو ئافرەتانی سوود بەخشن باشن لە بۆ پیاوەکانیان ئەو ئافرەتانەی پاکن و ئەو ئافرەتانەی کەوا بە حەلالی داوا دەکەن لەگە پیاوەکانیان هاوسەرگیری بکەن للطیبین لە بۆ شایستەی ئەو پیاوانن کە کەسانی پاک و بە دوورن لە بەدڕەوشتی والطيبون للطيبات و ئەو پیاوانەی باشن پێویستە ئافرەتانێک بینن کەوا باشن و پاکن و بە دوورن لە هەموو بەدڕەوشتی و کردارەکی خراپ ئەو ئاەتە طبعا لێرەدا مەبەست لێرە ئەوەیە کە ئافرەتێک یان پیاوێک کە داوێن پیسی بکە بەڕاستی کەسێک بزانی کەسێکی داوێن پیسە لە دوو عەرز و ناموسی خەڵک دەگەڕێ نابی باب کچی خۆی بداتە ئەو جۆرە پیاوەی نابی ئافرەت مێت بە پیاوەکی ئەو هەبکە لۆیە ئێستا تەمەشا دەکە یەکێک لە هۆک ینی لە سەردەمی ئێستا لەو ڕۆژگاری ئێستا کە بەڕاستی کارەساتێکی زۆر گەورەیە کچێک دێ شوو بە پیاوەکی دەکا یان کوڕە گەنجێک کچێک دەینی بە چ دەینی بە عەلاقەی خۆشەویستی عەلاقەی خۆشەویستی معنای چییە عەلاقەی لەگەدانایە ئەو کچە حسابی عەرز و ناموسی خۆی نەکردیە حسابی بابی نەکردیە حسابی ڕیشی بابی نەکردیە حسابی برای نەکردیە بە کەیف خۆی لەگەری دەرچووە و گەڕایە و سوڕایە و ئێست دوایی ئەو هاوسەرگیری دەکات لێرە دووشت پەیدا دەبی یان ئەوەتە ئەوانە دەگەنە یەکتر لەگە یەکتر
چ مشکلەیان نابی یان زۆر جاری وایە دائیمەن گومانیان لێکترا لۆ ئەو کوڕە دەڵێ ئەو کچەکە علاقەی لەگە مندا نایە چێ دەرە علاقەی لەگەر یەکەش کەسدا نەدابی لێ زۆر تووشی بەدگومانی دەبی ئەگەر بەڕوو یەک ئامۆزای کوڕە پلکەچی کەسەکی پێ بکەنی دەرێت وەختی خۆش هەروە بووی تەجروبەی لەسەر هەیە وە بە پێچانەوە زۆر جار ئافرەت غیرەتێکی زۆر زیادی لەگە پیاوەکەی تووشی کێشە و گرفتار دەبن لۆیە بەڕاستی ئەوانەی کە داوێن پیسن کەسانی خراپن بەڕاستی دەبیت تۆبەی بکەن ئەگەر تۆبەیان کرد بە تەواوەتی وازیان لە گوناحەکەینا ئەوە خوای گەورە ستریان دەکات شایستەی ئەوەی دەبن ئافرەتی پاک بیرن بیان ئافرەتێک کە تەوبەی بکە بە هەمان شێوە شایستەی دەتوانی پیاوەکی چاک بیخوازی و بیهی دیتن بەڵام بە هیچ شێوەیەک دروست نییە ئافرەتی خراپ شوو بە پیاوی داوێن پیس بکە یان پیاوەکی بەدینی خواناس ئافرەتێک بینی کە کەسێکی باش نەبیت و خراپ بیتن اینجا خوای گەورە دەفەرمێ ئولائیکە مبەڕەئونە مما یەقولون دەفەرمێ خوای گەورە سبحانه وتعالى ئولائیکە ئەو جۆرە کەسانە ئولائیکە ئەوانەی کە طیبن تژن و تپیاو پاک و بەرین لەو قسانی دووڕوان کە دەیڵێن و هەڵی بۆیان هەڵدەبەستن یعنی کە ئافرەتێک پاکە ئافرەتێک کەوە یان پیاوێک کەسێکی خاوەن کەسایەتێکی بەرز و باشە بەڕاستی ئەوانە بە دوورن لە چ لە هەموو قسە و قسە لەوکەچی خەڵکی لۆیە هەر بەهۆی ئەوەی کە خاتو عائیشە لەگە سەفوان پێکەوە بوون ئەوانە هەردووچیان پاک و بەڕێز بوون و بە دوور بوون لە هەموو کردارێکی خراپ بەڵام منافقە دڵ نەخۆشەکان ئەو بوختانیان بەرامبەروان کرد یەکیشتر لەو هۆکارانەی کەەوە ئینسان بە دوور دەبی لە کەداربوونی کەسایەتی و دەبی خۆی پارێزتن مەسەلەی مۆڵەت خواستنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێ إنما جعل بەڵێ عفوا أولئك مبرؤون مما يقولون أو كسباكان بدون لهمو بختانو قسيشي ناشايستك برامريان بكري لهم مغفرة ورزق كريم لو أو جورة كسانة هي تيان لبو هي كاتك بختانيان بيدكري كاتك كوا أو كسانة بەرگەی ئەو هەموو ناخۆشی و ناسۆریە دەگرن خوای گەورە لێیان خۆش دەبیتن لە ڕۆژی دوایی وەرزق کەریم وەخوای گەورە ڕزق و ڕۆزیەکی زۆر باشیان پێدەدا لێرە لە دوای مەغفرەت باسی دەکا ڕزق و ڕۆزی لۆ ڕزق کەریم ڕزق شەر نییە ئیلامە بەس پێ خواردن بی مەسەلەن ئێستا سیارە ڕزقە ئافرەتی باش ڕزقە وانیا ئیمان ڕزقە ئیسلامەتی ڕزقە منداڵی ساڵە ڕزقە ئەوە نەمی ڕزقن و لۆیە وەرزق کەریم ڕزقەکی زۆر ڕێزدارانەیان پێدەدرێت چێنە ئەو ڕزقە یعنی ئەو ئافرەتە باشانە لە قیامەتێش پیاوی باشیان دەدرێتەوە کە پیاوەکانی خۆیانە و ئەو پیاوانە خێزانەکانی خۆیان پێدەدرێتەوە لۆ چکە لەسەر ئیمان لەسەر پاچێتی ژیانیان بەسەر برد اینجا خوای گەورە سبحانه وتعالى باسی مۆڵەت خواستنمان دەکا کە ئەوە یەکێکە لەو هۆکارانەی کە هۆکارانی کە پێویستە ئینسان ڕەتاوی بکە هەتا کەسایەتی پارێزراو بیتن لۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم إنما جعل الاستئذان من أجل البصر لۆیە مۆڵەت خواستی ماڵان دانراوە لە پێناو چ پارێزگاریکردنی چاو هەتا ئینسان چاوی بەرشتەک نەکەویتن کە حەرام و نادروستە لۆیە بزانە ڕۆژی سەحابەیەک هات فەرمووی یا رسول الله ئایا ئەمن کە دەچمەوە ماڵی خۆم ئیزن وەگرم بەس داچی خۆم لەگەڵا پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم حەز دەکەی داکرد بە ڕۆتی بیری وتی ناوەڵێ یا رسول الله ئێگوتی مادام حەز ناکەی لە دەرگەی بدا ئەو لەو کاتی داکرد مەسەلەن حالەتێکی وابوو وەریا کە تویەوە لۆیە بزانە مەسەلەی ئیستێدان و مۆڵەت خواستن بابەتێکی زۆر گرنگە حتى لە ناو خودی عائیلەیەک یەک عائیلە زۆر منداڵ پەروەردە بکرێ لەو غورفەی دەستە ئەو غورفەی دەرک ئیزن بخوازی دەستە غورفەی داک و بابی ئیزن بخوازی لۆ لە حالەتێک ئەو منداڵە داک و بابی بینی لە تەمەنێکی 7 ساڵیە منداڵ طبیعەتی وایە حەزی بە دووبارەکردنەوەی شتەکان دەکات حەزی بە چاولێکەریە لۆ ئێستا زۆر جا دەبیستین دەڵێن منداڵ 5 ساڵە لە ڕەوزەی کاری سێکسی دەکات یعنی سبحان الله کاری بەدڕەوشتی کردیان ئەو منداڵە لە چی فێر بوو ها دیتیتی کە دیتیتی ئەو نازانی یعنی خۆ حەز و ئارەزوو نەپاڵی پێ بڵێ بەڵام حەزی لە دووبارەکردنەوەی شتەکان دەکات کو منداڵێکی کچکە دەبینی داک و بابی دەبینی نوێژە دەکات ئەویش پڕۆکە دەگوت دەچی ڕادێخی
دێتە هەندە قەلاقوسکەی دەخواتەوە چاو لە داک و بابی دەکات ئەو منداڵە چ ببینی ئەوەی دووبارە دەکاتەوە لۆیە ڕاهێنانی منداڵ لە گچکەیەوە و ئیزن خواستن زۆر گرنگە ونیا لۆیە خوای گەورە چ دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا ئەی ئەوانەی باوەڕدارن ئیمانتان هەیە لا تدخلوا بيوتا نەچنە هیچ ماڵێک بيوتا هیچ ماڵێک غەیڕە بيوتیکم کە ماڵی خۆتان نەبی کە ماڵی خۆتان نییە لێرە مەقسەد پێ ئەوە نییە ماڵی خۆتان ئاساییە زیاتر تەرکیز لەسەر ئەوەیە کە ماڵی خۆت نییە زۆر پێویستە کەوات و ڕەچاوی حتى لەناو ماڵی ئەگەر نەدەبی ئیزن و مۆڵەت خواستن هەیە کاتێک دەچێت سەردانی ماڵی ئەوە لێرە مەبەست پێ سەردانی کردنە تەنە لە ئاەتەکانی تر عینەن خوای گەورە با داوامان لێ دەکا کە ئینسان لە ماڵێک و ئیزن لە یەکتر بخوازرێ نەچنە هیچ ماڵێک کە ماڵی خۆتان نییە حتى تستأنسوا كلمة تستأنسوا معناها چیە تا ئاگادار دەبن ماڵەکە معناها چێ تستأنسوا ئونس معناها چیە کابرا هۆگریەکی پێ هەبیتن دڵ ئارام بی زۆر جاروی کابرا ڕاست دەستە ژۆرێ دەی سەلام عەلەیکم کابراز لە هۆپەچی لە خۆ ڕاگونیا دەبینی ئافرەتە چەفیەی لەسەر نییە غارە دەدەی بچی چەفیە لەسەر بکە دەبینی کەسەکەوە نان دەخوا حەز ناکە بەو شێوەی کابرا بێتە سەسەری وەنیا یەکەوسە ئەو ماڵە دەشلێژێ حتى تستأنسوا أو تستأنسوا مقصدي بيتيا لو كاتي كأتو لدرجدا دتيجوري لما وي دركي حوشة حتى دتيجوري أو ماوا دبي أنسك بكيلو يدر بيغمبري خوا صلى الله عليه وسلم يجلس سنتي بيغمبر كذا تو مالك اللي حوشة حتى دقيش تجوري دانشتن زور بقرادي دروي أو نهر بغار ده وهر كتد لا يسري نا هدي دروي وتنقصت ذكرت مثلا أكوخك يان الله هانيا تنقسيتي وابكي او مالا استعدادي خويا ور بقرد بظن اويدي بياوه داعره اختياره خزمه برايتي دوستا دجمنه ونيا بظنا لو بجري حال ومقام كابر استعدادي خوي ور دقليتن حتى تستأنسوا حتى اقدار عندك نوا او مالا هو قريتي يعني هبيت اللبو ميواني كدي او وتسلموا على اهلها أو السلام ده كان لساتشين لسر خانوادي أو مالك دتي أجر إيواتان كد ذلكم خير لكم لعلكم تذكرون براسي أول لونجو زوز الباشترا أمد بو أويك إيوا براسي بير بكنو ياد بكنو كوا سودو قازاندي مولد خواسن تنجرنجا دائما مولد خواسن براسي زوز الجرنجا إنسان كمولد بخوازي طبعا حتى لصدمي بيش هاتني اسلامتي مالكان زور بي مالكان درقاشي النبو خواي يقول القرآن ده فرمي ليس البر أن تأتوا البيوت من ظهورها ولكن البر من اتقى كاتي خوي اوان دتونا حات لدرقي مالو نتتونو جوري لا بشتوي مال ده صوران تيانكل لو درقاي كإما هاتينا دري بقناحو هاتينا دري نابي استكاباك بينو بلا همان دركبتينو جوري لا بشتوا لا بنزرا لا صديوار او دي دبون دتسونا مالكاني خويا خويا يقول فرمي او بر ساكنيه ولكن البر من اتقى لويا خويا يقول لفرمي لآتي دواتر فإن لم تجدوا فيها أحدا أدي أجد شوية مالك كسي تدانو كسي تدانيا فلا تدخلوها متسوا أو مالا حتى يؤذن لكم إلا مقر إذنت بدري مثلا زارو يتو دتي مالي خشكت دتي مالي برات دتي مالي برادركت كسي مالي معنى اوينيا بس ديواري اودي بسيلا عوشي بي دابني شو زريدي بخينيوا حتى كابرا ديتوا لو لبرسي رنقك اتو دتي لو مالي دا اشتك بزر دبي انيا شي هاتو مالي فرانكس شي تاوان بارا بلقى هي كاكو تبكامل بس ديواري اودي لويا من دوب رايد ناسب لهراتنا كي صاري نوتويك هدو كان توبنا ايران ومنطقانا مالت كان زوتر هاتبوا على اطراد دركيش كانوا تو ماري براكي على اساس بت بياوتاتي تو بزاني تيان لياتيا تيان ليناتيا طبعا كهاتنا مالكين للدواي او كبراكي توبو تاران كراو كاكا شي هاتا او ماري بتياليان كل قلت والله ماري براكي قطع بالرواتي بس ما بالسلاح اللي يقتل هكذا قلت تو ماري متارا كريا كاكا والله امني ما إيه كاكا زينانا كان هم قلت يوم بتساوي خومان ديتمان أتوتشي جوري دركت شكا بزانا لويا نيزكتين كسيج بإنسان فلا تدخلوها حتى يؤذن لكم إلا أجر كابرة أتجاروا ميواني
ئێستا زۆر مەسەر سەردانی هەندێک ماڵە دۆستمان کرد دیوە خانەکەی لاچە بووە کاکە مامۆسام دەسمە ئیشێ منداڵەکانی دەستە دەوا ئەگە هاتیەوە احتیاجی و کلیلی لەکەم بی ئەو مۆڵەت دادا احتیاجی وانە ئەگەر ئینسان مۆڵەتی خواست وئین قیل لەکم ارجعوا مۆڵەتت خواست کابرا هاتە دەرێ سلام علیکم السلام والله هاتی بە میێوەنداری وڵی کاکە ئەوڕۆ نەخۆشم تااقەتم نییە لەگەر دانیشم یان واللهی کێشەکمان هەیە یان واللهی میوانە چکە هەیە عەز ناکەم هەردووکتان پێکەوە لە ماڵی من هەر عوزرێک لە عوزرەکان هەر لەو گۆڕی بەبێ هیچ عوزرێک ناتانم استقبال و پێشوازی لێ بکەم وئین قیل لەکم ارجعوا ئەگەر پێیان گوتن بگەڕێنەوە فەرجعوا فایەکە لە بۆ چێ تعقیب یعنی مەرێ لۆ عیب ناکەی نا فەرجعوا ڕاستە و خۆ بگەڕێەوە بەبێ دوو دڵیش تاوان عەبدوڵڵای کوڕی ئیمامی عومەر دەفەرمێ کە ئەو ئایەتە دابەزی 12 ساڵان لە دەرگەی ماڵانم دەدا زۆر دەچوو سەردانیم دەکرد بەس ئومێدم وابوو خوای گەورە یەک کەس بە من بڵێ بگەڕێمە و هیچم لە دڵ نەبی ئەو ئاەتی تەطبیق بکەم دەرێ پاش 12 ساڵ چوومە ماڵی موسڵمانەچی گوتی وەڵڵاهی داوای لێبوون دەکەم ناتان بێژۆرێ گوتم الحەمدولله ئەو ئاەتم تەطبیق کرد واللهی بەس ئەوم دەویست سبحان الله الصحابة چەند حەریص بوونە لێ وئین قیل لەکم ارجعوا فەرجعوا ئینسان دەبێ عوزر بینتەوە زۆر جاری وایە ئینسان عوزر دیتنەوە لە بۆ برای موسڵمان شتێکی زۆر پێویستە برادرێک هەبوو وتی دۆستەکەم هەبوو زۆر هەموو جارە سەردانیم دەکرد ئەو وەزعی زۆر باش بوو دعوەتی دەکردم دەمامەوە لەوێ تاوان دەرێت دوک ئیشی معاملاتمان لەگە یەکتر هەبوو ئەمیش دوکانێکی گچکەم هەبوو خانێکی 100 مەتریمان هەبوو لە ماڵێ دێرە ڕۆژێک هەموو جارێ دەمگو واللهی نازم کو قەردی تو بدەمەوە ناتام کو چاکەی تو بدەمەوە ڕۆژێک ئەو کابرای هاتە شارەکەیمە والله هات ئەمیش لە دوکان بووم تاوان کە دیتم زۆر ئیحراز بوو هاتە دوکانێ ئەژە چاوەڕی برین بچینەوە زۆری دانیشێ سبحان الله نەمتانی استقبالی بکەم تاوان ئەو کابرای زۆر لێم تووڕە بوو هەر سەلامی لێ نەدەکردم ئاخیری گوتم کاکە واللهی زانی عوزرەکەی من چ بوو ئەو وەختی جەنابەت هاتی خێزانەکەم لە حالەتی منداڵ بووم یەک غورفەخانیشمان هەیە لەگەر هۆڵەک و مەطبەخەکی بچکە یعنی بەخۆزانی ئافرەت لە حالەت لەو حالەتە چەند ناخۆشە لێ نەمتانی واللهی کاکە ئێستا ئەم داوای لێبوردن دەکەم لێ هەندێک عوزر هەیە ڕەنگە نەگۆترێ ئینسانی ئیماندار وئین قیل لەکم ارجعوا فەرجعوا تاو دەگەڕێتەوە هیچ بیانوێک نابینتەوە هو ئەسکا لەکم ئەوە باشترە لە بۆ ئێوە کە میێوانەکە نەک بە ئیحرازی لەبەرت دابنیشی سەری دێشی لەلایەک سەری خۆی بەو لای دەکە بێزارە لێت چەند خۆشەری بە مرتاحی بە چاچی دابنیشی والله بما تعملون عليم خوای گەورە ئاگادارە بە هەرکردەوەی کە ئێوە دەیکەن ليس عليكم جناح هیچ گوناحێکتان لەسەر نییە أن تدخلوا بيوتا غير مسكونة فيها متاع لكم ليس عليكم جناحتان لەسەر نییە أن تدخلوا بيوتا بسنە ماڵانێک خانوانێک غير مسكونة ئەو خانی مەقسەد چێ غەیرە مەسکوونە واتە شوێنی سوکنەی خەڵک نییە وەکو ماڵێکی تایبەت بی برێ عائیلەی فرانی تێدا دەژی فيها متاع لكم بەڵام ئەتو هەندێک کەلوپەری خۆتت لەوێ دانایە تاوان ئەو ئاەتە بزانە چەند وردە ئێستاوە لێرە چ دەگرتەوە ئەتو دەچێ سەفەرشی دەکەلەوە سلێمانی دەچێت تورکیا دەچێ وڵاتەکی دەرەوەریا دەچێ فندق ماڵی تووە عائیلەی تێدا نا بەڵام جانتە و ئەغرازی خۆت هەموو لە غورفەی خۆت دانا کلیلی غورفەش دەکەنە خۆتە لەوێ پێویست بەوەی ناکە هەموو جارێت و مۆڵت بخوازی پارەت داکاکە هەفتەک ئەمن مقدمە لێرە دەمینێمەوە وەچی ماڵی خۆتە پێویست نە دەرکە لێدان دەکا نە پێویست بەوەی دەکە بە ئیستعلاماتەکەی برێرە کاکەەوە هاتمەوە چوومەوە وەنیا لێ ليس عليكم جناح أن تدخلوا بيوتا غير مسكونة دەی ماڵ و ژیانی تێدانی عائیلەی تێدا بژی فيها متاع لكم کەلوپەلی خۆت لێ دانایە دەتانی هەر ماوەک بچی ئاساییە والله يعلم ما تبدون وما تكتمون خوای گەورە ئاگادارە لە هەر شتێک کە ئێوە توبدون بە دەری دەخەن وما تكتمون لەو شتانێک کە دەیشارنەوە ناودڵی خۆتان خوای گەورە پێی ئاگادارە و هیچ شتێک لە خوای گەورە بزر نییە سود و پەندە هەڵێنجراوەکانی ئەو چەند ئاەتە پیرۆزە یەکەم قسەوتن و بریندارکردنی کەسایەتی موسڵمان کاریگەرترە لە تیر و شمشێر چونکە تیر و شمشێر لاشە بریندار دەکات بەڵام قسە و زوبان دڵەکان بریندار دەکات کە ساڕێژکردنی زۆر زەحمەت و ئەستەمە خاڵی دووەم نەفرەتی دنیا ئەوەیە قامچی سزای لێ دەدرێت و شایەدی لێ وەرناگیرێت بە دەرچوو لە ئیسلام هەژمار دەکرێت لە دوا ڕۆژدا شایستەی سزای دۆزەخ دەبن
كخواي يقول فرمي لعنوا في الدنيا لدنيا دا بالزبان مرو جيرودي قورتين تاوان وكارسات دبيت عندما كان لج ب عندما كان لج ب بلام للروجي دوائي همو عندما كان لج دكونا قوقصة زبان لكار دكويت يعني لدنيا إنسان قصيدة كا بلام للروجي قيامة الزمان ختم دكري هذه شيء جو أو عندما لج كشهادي لسدن خالي تارم خداي گەورە جگە لە ئاینی ڕاست و دروست کە ئیسلامە بە هیچ شتێکتر لە بەندەکانی ڕازی نابێت و تەنها کردداری باش و چاک سنگ و کەلچی هەیە لەو ڕۆژەدا کە ڕۆژی قیامەتە. خاڵی پێنجەم خوای گەورە بەرپەرچی دووڕوونا حەزانی پێغەمبەر و خانەوادەکەی دەداتەوە بەوەی کە خات و عائیشە بەوەی پاچی و بێگەردی خۆی و خانەوادەکەی لەلایەن جوبریلی ئەمین و بە فەرمانی خوددا بووە بە فەرمانی خوددا بووە هاوسەری پاکترین کەس کە پێغەمبەرە صلى الله عليه وسلم. خاڵی شەشەم لەو سوود و پەندانە هاوسەرگیری پێویستە لەسەر بنەمای پاک و بێگەردی و متمانە بوون بە یەکتر دامەزرێت بۆیە دەبێت داوین پیسان بۆ یەکتر بن و داوین پاکان بۆ یەکتر ببن تا مەبەستی سەرەکی هاوسەرگیری بێتە دی. کەسانی زوبان و دڵ و دەروون پیس تەنها قسە و وتەی پیسیان لێ دەردەچێت و کەسانی زوبان و دڵ و دەروون پاک قسە و وتەی پاشی لێ دەردەچێت. خاڵی هەشتم بۆ خۆپارێزی لە کەسایەتی خوای گەورە ئەو هۆکارە خۆپارێزیانەی داناوە. یەکەم ئەلیف مۆڵەت خواستن لە کاتی سەردانیکردنی ماڵان کە پێویستە ئەو ئاکارانە ڕەچاو بکرێت ئاگدارکردنەوەیان پێش چوونە ماڵەکە لە دەرگادان کە پێویستە 3 جار لە دەرگا بدات لە نێوان هەر دەرگا لێدانێک بە ئەندازەی دوور کات دوێشکردن بوەستێت ئەگەر دەرگایان نەکردەوە بگەڕێتەوە. ئەگەر خاوەن ماڵ بە پاساوی هێنایەوە و کە ناتوانێت پێشوازی لێ بکات بە هەر هۆیەک بێت پێویستە بەبێ دڵگەرانی و نیگەرانی بگەڕێتەوە کە چوە ماڵەکە سەلامێکی جوان و باش بکات بە ڕەنگ و ڕوویەکی خۆشەوە بچێتە ماڵەکە لە کاتی چوونە ماڵەکە چاوی خۆی بپارێزێت لە سەیرکردنی ژنەکانی ماڵەکە کە سەیرکردنیان بۆ ئەو دروست نییە یعنی ئەو ماڵە مەسەرەن کە برین ئافرەتی نامەحڕەم بی بەڵام ماڵی خوشی ئەو احتیاجیە فەرقی هەیە مەسەرەن لۆیە گوتمان ئەو ئافرەتانی کە سەیرکردنیان دروست نییە پارێزگاریکردن لە پاراستنی کەم و کوڕی ناو ماڵەکە کە هاتێ دەرێ لۆیە زانایان قسەی جوانیان دەرێت کە توێ ماڵک بە کۆرەی بڕۆ بەڵالی وەرە دەرەوە زانی مەقسەی چییە کە سوی تەمەشای عیب و عاری ماڵەکەی مەکە چاوت بپۆشە لە هەموو عیب و عارێک تەمەشای ئافرەتەکەی بکەیت تەمەشای ئەوە بکەی عەرز و ناموسی کابرا کە هاتێ دەرێ لاڵ بە کە هاتی والله ئەو هابوون ئەوان زمان لە بەر خراپەکانی بپارێزە و باسی خراپەکانیان مەکە. خاڵی نۆیەم ئەگەر ماڵێک کەسی تێدا نەبوو نابێت بەبێ مۆڵەتی خاوەن ماڵەکەی بچیتە ژوورەوە وەکەوەی کە باسمان کرد حکمی بوختان هەڵبەستن. ئەوە دووەم سەبارەت بەو شتانێک کە شایەدی لەسەر مرۆڤ دەدەن لە ڕۆژی دوایی ئەوەی حکمی بوختان هەڵبەستن لە پێشتر باسمان کردی ئەوە لە ڕۆژی دوایی چەند شایەدیەک لەسەر مرۆڤ دەدرێت یەک لەوانە شایەدی خوای گەورە لەسەر بەندەکانی وەکو خوای گەورە دەفەرموێ قل يا أهل الكتاب لم تكفرون بآيات الله والله شهيد على ما تعملون خوای گەورە بەذاتی پیرۆزی خۆی شایەدی لەسەر بەندەکانی خۆی دەدا یان دەفەرموێ فلما توفيتني كعيسى پێغەمبەر دەفەرمێ کاتێک کە ئەمرت بەرز کردو لە ئاسمان كنت أنت الرقيب عليهم ئەتوو لەسەر شوێن کەوتوانی من بە چاودێرمایە و ئاگداری و حاڵی وان دەبینی وأنت على كل شيء شهيد ئەتوو شایەدی لەسەر هەموو کەسێک دەدەی ئاگداری بە حاڵی هەموو کەسێک. شایەدی پێغەمبەران خوای گەورە دەفەرمێ وإن من أهل الكتاب إلا ليؤمنن به يوم القيامة ويوم القيامة يكون عليهم شهيدا. للروج قيامته پێغەمبەرەکان دەبنە شاهد لەسەر ئومەتەکانیان شایەدی پێغەمبەری خوا لەسەر ئومەتەکەی خۆی وكذلك جعلناكم أمة وسطا لتكونوا شهداء على الناس ويكون الرسول عليكم شهيدا پێغەمبەری خوا شاهدە لەسەر ئومەتەکەی فكيف إذا جئنا من كل أمة بشهيد وجئنا بك على هؤلاء شهيدا أو آياتا كأي پێغەمبەری خوا ئەتوو دەبتێ شاهد لەسەر ئومەتی خۆت فریشتە بەڕێزەکان وجاءت كل نفس معها سائق وشهيد أو ملائكتان خلق دهاجون برو سعي محشر وشاهدي شان سددا. خالي بينزم شاهدي زوي يومئذ تحدث أخبارها
بأن ربك أوحى لها لروج قيامته زوي خبر ددا بهمو أوشتاني كوا لسرزجي كرايا وكل فرمودي بيغمبري خواد فرمي أتدرون ما أخبارها أي مسلمانان بيغمبري خواد نزان خبرداني زوي تونا فرموي وتيان خواو بيغمبر دزاني فرمي هوالك أوي شهادي ددا لسر همو بندي كتي كدوا لسر بشتي زوي دلد واي كدوا لو روجا دا أنداماني لشمروف اليوم نختم على أفواههم وتكلمنا أيديهم وتشهد أرجلهم بما كانوا يكسبون دوم سبارد بحل بجاردني هاوسر جيري ما بس لو آياتك حرام هاوسر جيري كدن لقل جنو بياوي داوين بيس بو أوانيه كبردوام لسر داوين بيس يكيان بلام أقد توبيان كد پشیمان بوونەوە دروستە بۆ پیاوی داوین پێک ئافرەتی لەو زۆرە بخوازێت هەر وەک دروستە ئافرەتی داوین پاک شوود بە پیاوێک بکات کە لەو جۆرە پیاوانەیە وەکو ئیبن کەثیر و عەبدوڕەحمان السەعدی لە تەفسیرەکەیان باسییان کردووە سەبارەت بە مۆڵەت خواستن و ڕێگەنەدان پیاوێکی ئەنساری خەڵکی شاری مەدینەی پیرۆز دەفەرمێ هەموو تەمەنی خۆم لە دەرگای ماڵانی هاوڵانمدا بەس تەنها بۆ ئەوەی ئەو ئاەتە پیرۆزە جێبەجێ بکەم ئەوەی کە لە باسمان کرد خاڵی توانم سەبارەت بە هەر خان و ماڵ و شوێنێک کە کەل و پەلی خۆتی تێدا بێت بەر زیاتر لە 1400 ساڵ خوای گەورە باسی شوێنی گشتی کردووە وەک میوانخانە مۆتێل شوێنی نیشتەجووبوونی کەسێک کە کەل و پەلەکانی تێدا داناوە شوێنی پشو نووسن و حەوانەوەیەتی بەو شێوەیە هاتینە کۆتایی ئەو چەند ئاەتە پیرۆزە ومێدەوارین خوای گەورە لێمان قبولکە وبیکە بە توێشی و زەخیرەی ڕۆژی قیامەت إن شاء الله وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.